دم باش تماشاوان گلک جا جاردن بو برنامه خو برنامه مایک خلی بخیر بین بله ایروجی که هم روزی جمعه تواره برنامه تواره که وکریه هون دکارن هر بوچون و سرنجو پرسا که هبی دنوا وی برنامه ده بیشین کواتا هون تواری دست نشان دکن او پرسا که بریان ها آن پیوندین هات بی تواری گرتن یعنی جی تواری سرهند نبنین دخوازن بیشین سرنجا خو دکارن چارچوب برنامه امرو انکو تواری ایرودا سرنجا خو بیشین بله برزن تواری امروی برنامه ای و برنامه مایک خلی تواری کی کراوی هر بوچون سرنجو تبین یک تنها اتوانن بشه که زور آزاد لتواری امرو دا بخنه رو کواتا تواری امرو ایو دست نشانه کنو هر خوشتن نوارو که آلین وەکو هەموو ڕۆژانی جمعە ئەم ڕۆژە دەست نیشان کراوە کە تەوەرێکی کراوە ئەو بەڕێزانە کە نەیتوانیوە پەیوەندی وەرگرن یان تەوەرەکانی تر پەیوەست نەبووە بەو بوچوونەی بەو پرسەکە ئەوان ئەیانەوێ قسە لەسەرکەن ئەتوانن لە چارچۆی تەوەری ئەمڕۆ کە تەوەری کراوە سەرنج و تێبینیەکانی خۆتان نیشان بدەن چاوەڕێی سەرنجیەوەی بەڕێزین یەکەم پەیوەندیشمان دەروێش لە شاری هەولێرەوە بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت کای دەروێش زۆر سپاسان دەکەم دەستخۆشیشتان یەکەم هەموو ڕۆژێک لەو تەوەرە جوارانەی کەوا ئەیوەژێنن بۆ ئێمە زۆر سپاس لای بەڕێزم لە ژمارەی 203 لڤێن کە لە ڕۆژی 10 دەرچووە بەڕاستی بەرنامەیە شتێکم خوێندەوە لە برادێکەوە نووسیوێتی بەناوی ڕۆژنامەنووسێکی بوێر بە ناوی کاک عەبدوڕەزاق عەلی زۆر بەڕاشکراوانە لەو مۆزوعێکا دەڵێتن دەڵێ ئەو پەرلەمانتارە کوردانەی کە لە بەغداد دەنگیان نەدا بۆ لادانی مالکی مەبەستی پەرلەمانتارەکانی برادرانی گۆڕان و هەندێک لە برادرانی یەکێتی دەڵێ خیانەتکارن بەڕاستی من دەستخۆشی لەو ڕۆژنامەنووسە بوێرە دەکەم ئەگەر هەموو خیانەتکاران وا بە جوانی دەست نیشان بکات کە خیانەتی زۆر گەورە لە ملەتی کورد دەکەن و کردویانە پێش خیانەتەکانیان گەورە بۆ وەک ئاش بەتاڵی ساڵی 75 خیانەتی سیدێکی ئاب خیانەتی دزدینی داهاتی ئیبراهیم خەلیل و دزدینی 148 ملیۆن دینار کاتی خۆی لە ئاش بەتاڵی 75 وە کبکردنی دەنگی ئازاد لە کوردستان وە کوفتنی سەردەشتەکان سۆران مامە حەمەکان و دەستنیشانکردنی خۆشی ئەو چەندین خیانەتی و دەستنیشانکردنی خۆشی لەسەر چی بنەمایە کراوە بە ڕۆژنامەنووسە گوێرە تەنها لەمە توشتنای لە ماڵە زیاتر پێ ئەو برادرە من ئەوەندەی لێ پرسم بەڵێ بەڵێ کای دەروێش سەرنجی توش گەیشت لەسەر ئەو پرسەی بێگومان ئەوەی تۆ باسی بابەتێکی لەیەکی لە گوڤارە کوردیەکان بەڵاو بووتەوە هیوادارین خاوەن نووسەری ئەو بابەتەش جێ لە سەرنجی توش بێ ئەویش ئەگەر ئێستاش بێتە سەرخەتاویش بەرسەوی خۆیان بێ بێگومان بەڵێ سوپاس ئای دنیا لە شەقڵاوە بەڵێ کاکەوارە باش باشتر بۆ تۆ ئەحوال باش برام زۆر سپاس خۆش بەرنامەت دەکەم سپاس کاکای دنیا فەرموو کاکە یەک شتانمانەیەگە زەحمەت نەبێ لەسەر تەوەرەکەت کراوەیە بەڵێ کاکە نیر ساعتەکە منێ بۆ بانجی مەغریب ئایا ئەو نیر ساعتەی پێم خۆشە قورئانی پیرۆز لێبدەن بە مانجی ڕەمەزان سرەنی یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانێ ئەوە پرسیاری یەکەممان زۆر پێخۆشە قورئانی دەبێت بۆ چ قەناتەکانی قەناتی کوردی پرسیاری دووەمیش یەک KNN یەشش پەیامنێری نەنگۆ لەسەر تاسەری کوردستانە باسی کردە دوو ئاژاوە کلا ئەوەی نەبن زۆرشی ئەو داواکاریەم نێت کەشم داواکاری چۆن یانی مەبەستە چەند بۆ ئاژاوە تۆ زیاتر تەوزیحکە کاکێ ئایدنیا تێنەگەیشتم پرسیاری یەکەمم گوتم ساعتێک مینێ نۆ ئەوە سەرنجەی بۆ لە بەرچاوەگرین ئەوەی دوام چی بوو بەڕاستی KNN و پەیامنێرینگۆ برك دو آجاو في السورين هذا زود بيخش أكري تحديد كأوي أماكن آجاوية أكري بالنمونيك بيني توبوي إمش بدودة شني كاركاني خمام كأنه بينرج بزانه بزانه أنا اشتك بقومي أجمعش نبي أنقول كنا جامر إيش إما كاكي هاي الدنيا إيش إما وكروجنا نوس وكروجنا وانيا كنالي كي بلايان إيش إما بدودة شني كيشة كنا بدودة شني بيشات كنا أو كوكرناوي زانياريا كنا وكوخي بوا بجينين
ئەی ئەمە ئەگەر ئەو هیچ شتێکیش نەگەین تو چ نەزانیان وڵاتە چی ڕایدا چ نادا ئازان سڕۆدا سڕایە کاکاکە زۆر مۆزە بەس شکارە ئەم چیمە ئەعەن لە هەولێرە بینە لە سلێمانی باش کەس لە سلێمانی خۆ پێشاندا نەکرێت ئەگەر مێرشی لێ بنەگۆی کێنەگەوانێش بابخۆ هەدە زەخمەکەنەوەیش ئەو کوردی ئارێ معاقەدە سلێمانی هەستی خۆ بە پێشادان برا من مێرشیەکەنەگامێت بەڵێ کاکای دنیا سپاس بە سەرنجی تۆ ئێمە مێش ناکەین نەگامێش مێشەکە خۆ و گامێژی شەکۆ خۆ پیشانە دەین هەردووکیانەکە خۆی بە پێی حەجمەکانیان ئێمە حەدەسەکانی شەکۆ خۆی ئەگەڕینەوە بێگومان ئەوە ئیشی ئێمەش نییە دەستکاری زانیاریەکان بکەین وەکو خۆمان تالیقی لەسەر بدەن زانیاری چێ وەکو خۆ بەڵاوکەینەوەی تر سەرنجی تۆشگەی سوپاس شێرزاد هەر لە شەقڵەوە کاک شێرزاد فەرموو الو بەڵێ کاکا کارچانی ئەس باشم کاک شێرزاد گەلێک سوپاس باشی زۆر سوپاس بۆوارم شەقڵەوە ئیرۆ قەرەباڵغەوە نییە حکمیان دە ئیرۆ جومایەژی بەڵێ ئیرۆ شەقڵاوە ڤینگا شەقڵەوە قەرەباڵغە ئەس باوەرمە نینە گەلێکی قەڵەباڵغە بەڵێ ئەرێ پسەرێک من هەی کەرەم کرد بە بەرنامە هەوا ئەوە کەسانێک و تەلەفۆنت بکەن سلێمانیە یان دوگۆکیان هەولێرە بنسبەت بەش تەوانە بنەماڵە بارزانانی ڕاستی ما زۆر پێ نەخۆشە یعنی کۆ نەکە بنەماڵە بارزان هەر کەسێک گەی سەرکردێکی کوردەوە بیدن یعنی بشکێنەوە بەرامبەر دەرەوەی و دەرەوە و ئەوانێت خارج و ڕاست ما زۆر پێ نەخۆشە هەروەسا ئەو کەسێک تەوانە بنەماڵە بارزان نەک هێن و کەسەوانێ ئەوان شێستەکانە حەتان کە پێوانە بنەماڵەی بارزانی کوردستانێدا نەهێنن باز ئەو کەس و ئەو فکرێت کردەوە هەزارها هوێ چویە بن ئارزە بێ داخل چوی بۆ داخانەش بۆ کەسەرە نەزیچن ناوشێوان سەک بابا بەڵێ کاک شێرزاد ناوشێوان مستەفا جۆش ببورە کاک شێرزاد ببورە سەرنجە خۆتەگیان بەس بوتەنینە ئەمریکێژی نادەین تو تەشیری پیچ کەسێکی بکەی بنەماڵە بەڕێزە بارزانانی و کاک ناوشێوان و هەموو سەرکردە و هەموو ماڵباتên کوردان دەفمە ماڵباتên gelek بەڕێز و هێژانە و بێگومان خەباتەوانژی لە بەرچاوە و دەدەمێ بوریدا و دنەهادا و تەسحیاوانژی ئەم دەخوازیین سەرنجە خۆشی نیشان بدە بەلێ تەشیرێ نەکەی ji ber ku sewextê تەشیر کرد ئەوە تا گوتی چەندە جامی زار بێ سفرێت بیت سەرنجە خۆ بگەینە ئەم ژێ بیدارین هەر تەماشەوانەکە پەیوەندیت کرد هیچ ڕەنگێک تەشیر نێتەکردم هیچ نەکتنێ بنەماڵەکە کورد پەروەر بەرکل بچیکترین کەژێک یعنی تەشیر بێگومان ئەستوب و ئەتیکێتە ئینسانێ خۆدان ویجدان و خۆدان ڕێز نینە ئومێد لە هەڵە بچە کاکی ئومێد فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکیت دەستخۆشی و بەرنامەتان لێکەم زۆر سوپاس پاستانەکەم هیوادارم ڕێگە نەدەن بۆ کەسانی کە تەشیر بە هیچ سەرکردەکەن لەبەرەوەی پێشتر برادێک تەلەفۆنی کرد باسی گۆڕان و یەکێتی ئەکات ئەڵێ گۆڕان و یەکێتی خیانەتبازن یعنی کۆمەڵێکی کۆمەڵێکە ئەڵێ کۆمەڵێکی خیانەتبازن باسی گۆڕان و یەکێتی ئەکا ئەی باسی ئەوی بۆ ناکە ئەوە خیانەتباز بۆ نێتە سەبەب پشتانی کوشت ئەوە خیانەتباز نییە ئەوە بۆ خیانەتباز پێش ئێستا شوتم تکایە با تەشیر نەکرێت تکایە ئەگەر سەرنجی بێگومان سەرنجی جیاوازەیە با سەرنجی جیاواز بە شێوەیەکی منطقی بەرسیبی یەکتر بدەن بەڵام تەشیر بێگومانەوە ئەستوبێک نییە تەشیر بێگومان پەیامەکەشی باش نەگەێنێ ئەو برادرەوە گۆڕان و یەکێتی خیانەتباز خیانەتیان بۆچی خیان گۆڕانەوە خیانەتی کردووە کە دەنگی بە سەرسەرم لەداوەکە لەگەڵ نوری مالکیە لەگە بۆ سەنەوەتان نوری مالکی ئەوە خیانەتەکەی بوو ئەوە خیانەت نییە تۆ کەرکووکی بۆ گۆرەی بفرۆشی بدێ بە پارە بەڵێ ئەوە خیانەت نییە تۆ ناوی پێشناکە بفرۆشی بە دۆلار نەوتی سەرۆتی سامانی ئەم میلەتە باوک و بەرازە و کوڕێبات ئەمە خیانەت نییە بەڵێ کاک بەڵێ سپاس سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتێ باش کاکە هەموو کاتێکت چۆنی بە قوربان زۆر سپاس کاک سەرتیب ئەم وڵاتەی ئەمە و ئەم میلەتەی ئەمە بووەتە عاشورای حوسەینی 24 تەحەشیوە نواوەی لامانە نازانم هۆکارەکە چییە بلای بەڕێم عەلا کوڵ حاڵ تەوەرەکەی ئەمڕۆمان لەسەر چییە تەلەڤیزۆنم لا نییە بەڵێ تەوەرەکەمان لەسەر چییە تەوەری ئەمڕۆمان کاک سەرتیب وەکو هەموو ڕۆژانی جومعە تەوەری کراوەیە فەرموو ئەوەیە تەوێ بڵێ فەرموو
وڵای ئێمە هەر ڕەخنە لە دەسەڵاتە گرینەڵین گەندەڵە و گەندەڵە بەڵام با ئەمڕۆ هێشتا نەچوینتە ڕەمەزانەوە سەیرێکی بازاڕی کوردستان ئەو خەڵکە موجاهیدە بکەین هەر ئەمڕۆ بازاڕیان لە خەڵکی فەقیر و هەژار کرد بە ئاگرد و قات و سێخاتیان خستە سەر هەموو ئەو خواردانەی کە ڕۆژانە خەڵک پێداویستی پێێتی و بەکاری دێنێت لە خواردەمەنیە ئەی بۆ ڕەخنە لە خۆمان نەگرین لە سەفی پێشەوە نوێژەکەی و ڕیشێکمان داناوە بە ڕۆژوین و بەڵام لە کڕین و فرۆشتنا لەگەڵ ئەو خەڵکە ڕووتا ڕیباخۆر و فائزخۆر و ئیحتیکارچین و حرامخۆرین بەزەیەکمان بە یەکتریان نایە لەگەڵ دەستور و یاساکەی خۆیان کە سنوورێکی داناوە جێبەجێ ناکەین ئەمە هەر وەکەوە وایەڵێ ئەتەمرونە الناس بالبر وتنسون أنفسكم خەڵکی با بە خۆیان بچێتەوە بەیانی دوو بەیانی سیر کە چۆن خوێن مژین و بەناوی كل بسيتي عيبة بسيتي أمشي ونوت واو قندلي واو أما بخوا بياني دو بياني صدر مالي سيطربك بمني شو بعلماء كانش معنا وبأشراف كانش بله كاي سرتيب بس عيبك وتعيب يا بيرين أما داوشين أقصى بصر كرده وبكرد بسيتي عيبة بات ودي شعور بكين بخوا ما نفسينوا بله کای سرتیب سپاس پیوندیکت بله برزان صبح یکم روزا مها پیروزا رمضان به گمان لکردستان ده خلک باوردارن اولا اسلام او ده بروجی بن صبح نه یکم روزی رمضان برزان هر اساس وکو کای سرتیب وتی گلی لواکی که بازار وکو خویاله بازار گرانی هر ام لم رویا گرانی بخویا بینیوه تا چند گرین که ده بازار نرما کردستان جدا جبر کو پرانیا خلک مسلمانه او اوه کتکارم به گمان کتکارو دکاندار جبران ده دکانداری کن دا رزق خوی حلال ورگرن تا چند گرینگت و میاده او جی بجدار بن ج خیر کرنه خیر پیدانه جبر کو اوه وان کلو پلان کرن همو اوین روزی گرن جبر کو دا استفاده کلی بکن تا چند گرینگ بازار هرما کردستان جی که بجداریا و خیر بکن و تشتی کلو پلا گرانه کن گلو عبدالله لهولی روا کاک عبدالله فرمی او کاتت با جوال برجانکم باشتر بو برستان کاک جامل لهولی لگرش ممزار لگلکم خوشحالین تودي وروش كلاوي طبعا بله قرش ما زال براسي بدز اوت دي ايودن علينا تن او بدز زبل عمان براسي الدروش دارك او ما ديتني ما هو بدز او زوجي لاشين او ما نيت لكم جرك بالضبط لقرش هودي لما مزاوا ها لهولير لو جرك كشي كم اوي ثانيه بله زوجيش بله هیوادارین هولیر اداره هولیر دزگاکانی میری جه لسرنجی توبن بتیبتی دهاتنی مانگی رمضان بو و گرماشه بگومان لهولیری زور گرمایه بو تا استاوتانی بله زور سپاس بطوره خیر زور سپاس که عبدالله هیوادارین سرنجی تو گشت به امام قادر لهولیر او کاتر باش همو کاتکت کاکا اما ئێستا ئیسلام هەمومان ڕوو لە بەکەو مەدینەی دەکەین بزانە چەند کەس زۆ ئەمرە هینانەوەی چووە چەند کەس زۆر لۆ حەجێ چووە ئەوان لەوێ قرار دەدەن دەرێن ئەو ڕۆ ڕەمەزانە باشە مەعقولە هەرێمەک لە خۆیەوە وەچی قەراسنجی سەرێ خوارێ لێ هاتیە قەراسنجی سەرێ کردبێ جێژنا قەراسنجی خوارێ کردبێ حالفە ئەمە لۆمان لێبێ کاکە ئەوە پێدوانیە قەزێکە سیاسیە لەوەی کە دینی بی ئەمە داوا دەکەم ئێستا مامۆستایەکی ئاینی جوابم بداتەوە ئەوە لۆ هەموو شەچی ڕوو لە مەکە و مەدینەی دەکەن لۆ بە قسەیان ناکەین کە ئەوڕۆ دەڵێن ڕەمەزان بگیانە ئەوە ناکردە ڕەمەزان لەگە ڕێز و سپاسیشم بۆ کەنارەکەتان بەڵێ سپاس مام قادر حەمید مەجید لە هەولێری پایتەختەوە بەڵێ ئەو کاتتان باش بەردەوام لە هەولێری پایتەختەوە خۆشحاڵی لەو شاشە جوانەی کەناڵی نالیا سڵاو لە هەموو کارمەندانی لە بینەران و بیسەرانی لە هەر شوێی دنیاان زۆر سپاس دیارە بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەم هیوادارم جەژنێکی بەخێر و خۆشی واز بێنین سەڕی کۆنەقین نەکەین دیارە زۆرانێک لە هاوڵاتیان کە پەیوەندی دەکەن پەلاماری ئەولا دەدەن بێخەبەرن لەوە کە لێک نزیبوونەوەیکی باشێ لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات یعنی تەنجاری تریژی شارەمان پێداوە کە لەو کەناڵە بەڕێزەی ئێوە هیوادارم ئەم مانگە بکەینە مانجی ئاشتی و برایەتی پێکەوە ژیان و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری دیموکراتی و بڵاوکردنەوەی هەستی نیشتیمانپەروەری پاتریۆتیزم کە خەڵک مافی خۆیەتی پارتی بێ و بەڵام بە هەستێکی نیشتیمانپەروەری قسە بکا بە جودا لە حزب یا یەکێتی بێ بە هەمان شێوە گۆڕان بێ بە هەمان شێوە لەو ڕۆژانە لە کەناڵی فەیحادا بەڕێز حاکم شێخ لەتیف چاوم پێکەوت لە پێش کۆتاییەکەی بەداخەوە هەموویم نەبینی زۆر بە
ئیزابیانە کە قسەی دەکرد ئێمە دەبێت بزانین چۆن بۆ دەرەوەی خۆمان قسە دەکەین نادادپەروەری لە دەست نەدەین یعنی بەڕاستی ئەوە شتێکی زۆر زۆر جوانە کاک حەمید لەو چارکەوەیەدا زۆر جار ئەبینی لە بەرنامەکانە بە تایبەتی ئەوەی وەکو بەرنامەی مایکی خەڵێکی زۆر جار جادەی کوردستانی لەسەر دوو تەوەر دوو بووچون پارڤە ئەبیاندا بەشە بێ ئۆپۆزیسیۆن ئەو لایەنەکانی دەسەڵات لە وڵاتە پێشکەوتوەکانە کاتێکی حەزبێک ئەنا حوزبانی دەسەڵاتان ئۆپۆزیسیۆن لایەکە قاعدەی جەماوەری جادە دەستیان لایەکە بۆی خۆیان چاکەنەوە لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان بەرژەوەندی گشتی بپارێزن لە هەرێمی کوردستانیشا تاچان گرنگە قاعدەی جەماوەری جادەی کوردستان هەمویان پێکەوە ببنە هۆکارێک ئەگەر دەسەڵاتی سیاسی ئەگەر حەزبە سیاسەکانیش کە ئەوان یەکێکن لە پرۆسەی چاکسازی و لە پرۆسەی بەرە پێشبردننی کۆمەلگا هەڵە بکەن ئەوان ڕاست بکەن نەک بنە بەشێک لەوان و لەو هەڵەیە ئەمە تو چۆن لێکە دەیتەوە بەڵێ بەڵێ کاک حەمید بەڵێ ئەوە زۆر زۆر قسەکەی جەنابەت پرسیارەکەی جەنابەت تەواوە بەڕاستی ئەو پرسیارە یعنی نەک ئاراستەی منی هاوڵاتیە ئاراستەی هەموو ئەو خەڵکانن کە دەرسیان زۆر خوێندووە ئەو ڕۆشنبیرە سیاسیەکانمان کەیان زۆر خوێندێتەوە ڕۆشنبیرە مەساعاتەکانمانیا بواری فەلسەفە مامۆستای ئاینی مامۆستای زانکۆ کە هەمووی شەقام بەڕاستی دەبێت دەوری کاریگەری هەبێ نابێ مەسەلە نیشتیمانیەکان بکرێ بە قوربانی ملمانەی حیزبایەتی ئەوەی کە گوتم بەڕێز حاکم شێخلەتیف زۆر بە ئیجابی دەستخۆشی لێ دەکەم جوابی دایەوە لە کەناڵی فەیحاق ئەگەرچی هەمووشم چاو لێ نەبوو هاوڵاتی بێ ئاگا لەوەی کە ئێستا گۆڕانی تەواو نابێت شەر بە کۆنەقین بکەین ڕاستە ئێمە شەڕی ناوخۆمان کرد معارضە ئەوەی ویستی گوتی دەسەڵات ئەوەی ویستی گوتی بەڵام ئێوە تا بەرەو پێچوون هەیە دەبینی لە ئاسی سەرۆکی حکوومەت جێگیری حکوومەت لە ئاسی ئۆپۆزیسیۆن کە سەردانی هەیە هیوادارم ئەوە عمودی ئۆفقی یعنی شۆڕ بێتەوە هاوڵاتیانش دەبێت ببنە فشارێک کە لەسەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات چەند ڕۆژێ پێشێت تاگەر ڕێگان پێ بدەی شاعری نەتەوەی کورد و هەولێر و هەولێریان ئیشارەتی پێدا لە کۆڕەش ئێوارە شێرێکدا لە شەی هۆنراوەی دێوەرەدا ئەوغانت کەوتی فەرقی نییە دەرد هەر دەردە تۆبم یاهی دەردە ئەگەر ئێمە دەسەڵاتمان فەوتێنێ یا ئۆپۆزیسیۆن یا بێت و مالیکی بمان فەوتێنێ ئێمە هەمومان پێویستە دەست بێنێ دەست یەک کە نەمان بەنە سەر لێواری خەرم بەڵێ کاک حەمید بەلایەنی کار بکەین من سپاس دەرفەتی زیادت پێدام زۆر سپاس کاک حەمید لە هەولێری پایتەختەوە ئەکو هەموو ڕۆژەی خۆتەڵەی زۆر سپاس بۆ سەرنجی بەڕێستان زەردەش دیسان لە هەولێرەوە کای زەردەش فەرموو الو مرحبا سەرچاو کاکە دەستخۆشکانە دەکەمەوە بەرنامە جوانە زۆر سپاس برای عزیزم وڵا من تۆزێک قسە هەبوو هەر ئەوە یەک ساڵە دەمێ ئەو قسانەوی کە لە دستانەوە ئەگەر دەنگی لە تەلەڤیزیۆنێکە دوورکەویتەوە دەنگی تەلەڤیزیۆنێکی کەسکێ بۆی باشتر خزمەتتان بکەین باڵێ فەرموو ئەوە حکوومەتی هەرێم و بەڕێز کاتمی نێتیڤان کە باسی نەفت دەکەن درێ وەڵا ئەو نەفتە نەفتی هاوڵاتی و لەلایەک مالکی ئەمەم تائیدی مالکی دەکەم کە حەقێکی چکە ئەو نەفتە دەفرۆشرێ هەتا ئێستا ئەو خەڵکەیە هیچ ئیستفادەی نەکردووە وا عیبنی ئەو ساڵ دستانەکەی خەڵکی فەقیرم بیتیە لە بایعەکان بەرمیلی 40,000 دیناری نەبووشی بەرمیلی نەفت بیدا بۆ دستانەی خەڵکی فەقیر دەیفرۆشتەوە پارەی نەبوو کە 40,000ەکەی بدا باسی فەقیریش دەکەن باسی حەقی ملەتیش دەکەن یان دەبێت وەڵا حکومەت گلەی لە حکومەت دەکا ئەوی ئەغڵاتە ئەوی خراپەیە ئەوی لە دنیا ئەوی فەردان میکردی ئەوانە کردیتیان بەڵێ کاک زەردەشت وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمە بێگومان گلەی خۆت هەیە لەلایەنە پەیوەنددارەکانی هیوادارن سەرنجی توش گەیشت بێ ئەو ڕەوشەی تواڵەی بۆ هەیە ئەگەر هەبێ هێمن لە شاری سلێمانی بەڵێ بەڕێز هێمن سەراوی بەڵێ بەڕێزم کاتتان باش من دیسانەوە لەم هێمن سەراویتان لەگەڵا لە سلێمانیەوە من ئەمێشتێک بڵێم بەڵێ من ئەمێ شتێک بڵێم بەڕاستی ئەمێ زۆر سپاسی کەناڵی سەتەلایەتی گەری کوردستان بکەم بەڕاستی کەناڵی سەتەلایەتی گەری کوردستان بووە چۆن ئەڵێ بۆ بە کەناڵێک کە سەرجەم هەواڵی چۆن ئەڵێ هەواڵی شارەکانی سووریا یعنی شارە کوردەکان بە بەردەوامی ئەگوازێتەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە من بەڕاستی کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەنەی خەریکی مجاملەی چۆن ئەڵێ مجاملەکردنی یەکتری و چۆن ئەڵێ باسی شتیراوەکی یەکەن باسی ئەو چۆن ئەڵێ باسی شارەکانی تری کوردستان ناکەن من حەزەکەم شتێکی تر بڵێم بەڕاستی سەتەلایەتی گەلی کوردستان بە حکومی کە لە ساڵی 91ەوە دامەزرا ئەم کەناڵە بۆ بە قوتابخانە بۆ بە زانکۆ بەڵێ کاکێ هێمن پێگاندووە بەڵێ من پێم سەیرە هیچ کەناڵێکی تر باسی ڕووداوەکانی سووریا ناکات
بەڵێ کاکی هێمن بێگومان ئێمەش ڕێزمان هەیە باو کەناڵە بەڕێزێکە تو باسێکە بۆ هەموو کەناڵەکانی تر بێگومان هەموو کەناڵێکیش استراتیژی شێوازی کاریکردنی خۆیە هەمویان ئیش لەسەرەکەن بە شێوەیەکی خێرا زانیاریەکان بگەێنن ئێمەش بێگومان حەدەسی سووریا حەدەسێکی زۆر گەرم و گۆرە و ئێمەش ئیشێکی زۆرمان لەسەر ڕەوشی ڕۆژاوای کوردستانمان کردووە تەختی مباشرمان هەبووە بەرپرسە باڵەکانی ئەو پارچەی کوردستانمان دواندووە ئەوانەیە کە پەیوەندی هەنە بەو بەشەوە بەهەرحاڵ سوپاس پەیوەندیکە سەنگەر لە هەڵەبجە بڵێ کاگا کاری گوڵ و دڵم کاتەوە باش هەموو کاتێکت وەڵا دەستخۆشی بەرنامەی لەکەم دەستخۆشی لە هەموو کارمەندانە بە ڕێزەکانتانەکەم بۆ دوو پێشنیاریشمەیە بۆتان لا لە خزمەتداین با قوربانم کاگا کارگیان بەڵێ وەگەڵمان نەزانین بانی ڕەمەزانە بەشکم لە ساعات حوتەوە داینن قورئان خەنەسەری لە حوت و چارەک ئەوە بانگە لە حوت و چارەک بەشکم بانگ خەنەسەری لە دوای حوت و چارەکە و فیلمەی کە داتانە ئەو فیلمە خەنەسەری و پێشنیاری دۆمیشم بەرنامەیەکی تایبەت لەسەر پێشمەرگە بکەن هەموو سەرنجەکانی تۆ ئێمە بە دوواداچوونی بواکەین و لە خزمەتداین کاک سەنگەر لاڵەبجە سوپاس پەیوەندیکەت بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان ئێمەش پابەندین بەم مانگەوە و مانگێکە هیوادارین بە خێرەخۆشی لەسەر ئەمگە لە دەرباس بێ بەڵێ وارژین لە بەحەرکە الو مرحبا سەرچاوا وارژین خان عبدەمێتە باش دەم باشتر کەرەمکە دەیان برنامێتە و داوای نێچیروان بارزانیت کەین یعنی بە حرکێ زور ئاوێ و داوای نێچیروان بارزانیت کەین هاوشمە بیتن مشروعێکی ئاوێ بوو بە حرکێ بینی چل ئیفراز بیل هەر جیهەکێ بیت ئەف دەستا بەرانەتی عام بێ ئاوە يعني أنا بير آخر هشكا صالية به هشك بونم داوال نيتيوان بارزانيت كان بوما مشروعك يا ببيني بو بحركة أفا بينش روجا يك قطرة ونهاتي هذا كنا ناحية يعني ببجمال الله كلمة بين بير آفتدانا ما والله خطد منينا جان داوال نيتيوان بارزانيت كان بوما مشروعك يا ببيني هيفيا بير وما نهيليتن بەڵێ وارژین خان میویدارین لە بەحەرکەیە سەرنجاتە بۆ سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی بەڕێز نێچیروان بارزانی گەشت بەگوتە چاندین جارە ناوەیە گوتی و دوێ گەرمێدا و لەوێ سەحرایەوە کوتە گوتی ئافنینە گەل و ڕەمەزان ژیا دێڕەوشەوە چاوە بە هیویدارین لە ئیدارا پارێزگا هەولێرێ و بتایبەتی لە بەحەرکێ سەرنجات بیتە سەرنجاتە گەشت بێت و وەکو پێویژی بەرسەفە بیت سوپاس علی لە شاری سلێمانی کاکالی فەرموو چۆنی بە قوربان باسی زۆر سوپاس سعادە باشە من باشم کاکالی کاکەگیان زۆر پیرۆزبایی لەگەلی سووریاکەم بە بۆنەی تۆپینی زاواگەی بە شاردا سەد و جەماعەتەکەیەوە زۆر گلەییشم لە سەرۆکۆماری عێراقمان جەلال هەیە کە بروسکەیەکی باتەمێنی نادووە بە شاردا سەد بە بۆنەی تۆپینی زاواگەی و جەماعەتەکەیەوە بەڵێ من داوای دەستخۆشیتان یەکەم و یوای بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش چاڵاک لە چەمچەماڵ کاک چاڵای فەرموو کاک چالاک دیارە لەسەر هێڵ نەماوە شکۆر لە شاری هەولێرەوە بەڵێ کاکە کارجیان ئەو کاتت باش هەموو کاتێکت ئەحواڵە چۆنە گیانەکەم زۆر سپاس کای شکۆر فەرموو بەڵێ دەستی مادی بووتان دەکوشم بەڕاستی من کاکە کار دووسێ خاڵم دەمەوێت بیوەژێنم بەڕاستی ئێوە چاوی خەڵکتان کردوێتەوە ڕاستی من دەمەوێت هەندێک شت بڵێم يعني حتى في من تشير بيج لاقنا كذا بس حق ورقص كم يوادار ما أخل كيك قصي بلاني ترى كان اشتوانا كان زوانيا لا تلفزيون يأخذ التلفون أجر راسا كان أركام يان دسم باب سنة بران بريان أجر لاي أخذنا باب سيتا سريرش أجر لاي ده صلاة باب سيتا قدك ويانا بالا تلفزيون ولا تلفزيون كي والناشرين كان كاكا كاجان يكتشني أريشميا دعوة اللي هو ده كم نيت قرآن نانا سر تلفزيونك كتان لبروي أو إيوه بإسرائيل دشبينا دمنيا بخويا إسرائيلا كاكا كاجيان خوي يكشتيا زور كنا لكان من بيديوا بناوي قرآن وبناوي دين ونازم تشويلة بناوي دين ديخون يعني زماني خوشوي صلى الله عليه وسلم من نبينيوا أوانا يتكات أيما ساتو بستارة ذا پیغمبر مانا بو يتكات پیغمبر كان من بو پارپول ناي خواب براونا كتو ويانا ديني خوام براونا كتو بس كتي أماني إساكا قرآن ليدن ولا فنا أزبيش أيخون كاي شكر
وەکو پێشتر وتم بێگومان هەر تەلەڤیزیۆنێک خەوان ستراتیژ و شێوازی کارکردنی خۆیەتی ئێمە ڕێزوانە بۆ هەموو کەناڵەکانی تر ئێمەش تەبان کەناڵی کوردستانینە کەناڵی خەڵکین ئێمە سەرنجی زۆربەی خەڵک لە بەرچاوەرگیرین و ئیتر ئیدارەی خۆمانەیە ئەوان بە دۆداچوونەکەن و بێگومان بەرسیڤێڕێنیش هەیە بۆ هەر بینەرێکی کارجان بەڵێ من سایەکە بەیەکەتا ماز دەکەم بەڕاستی پێ بڵێم من زۆر خۆشحاڵم من وەکو کەمەندام قسەکەم تەشیریش بەیش لایەک ناکەم من کەسێکم کەم ئەندامم هەردوو قاتم لەدەستداوە زۆر زاری ژەوەیە کە بە تەوەرم داناوە تەوەتان بۆ من داناوە لەسەر وشەی من کە قسەم کردووە لەسەر کەمەندەمەن تەوەتان داناوە من دەستخۆشتان لێ دەکەم چاویەکە بەیەکەتا ماز دەکەم کاتێک خۆش ماڵە بەڵێ خۆشتر بۆ تو کاکی شکۆر سوپاس بۆ سەرنجی تۆش سەنگەر لە شەقڵاوە ئەلو کاک هاکار هێوارە باش برام باشێ زۆر سپاس کاکی سەنگەر زۆر سپاس مەمنون سپاس دەکەم برای گەورە سپاس فەرموو زۆر سپاس کاکە تەوەرەکەت هەوڕۆکراوەیە وازانم وینە کاکە کەرشە بەڵێ بەڵێ فەرموو کاکە ڕزاخوات لێکەم تەوەرەکەت لەسەر چێ ڕۆژانە با لەسەوەی خەرکەکە بڕوا لە زاخۆ ڕابگراتە گاتە خانەقین و جەلەولات باسی بنەمارە باچیت کە نەکرێ باسی سیاست باچیت کە نەکرێ ئامە کوردی ئێمە براینە بەسە ئێمە کوردین براشین باسی کە باسی بنەمارە نەکرێ ئەوی ڕازە ئەی پێی نەخۆشە ئەوە ڕێو ئەوەش مەسیف باسی بیست دەکنێ چیکە باسی بنەمارەی نەکە برایەن لۆ کابرا ناستە بنەمارێ لۆ ناسی شەڕی دەربکە دێلە ئارتی تەرەفۆرەکە ئەو هەچوو ئەو هەچوو ئێمە براینە کەسێک یەک پرسیار کەسێ دوم ئاشی لەمارەی نەبی کاکە معاشی دە 2 ملیۆنیا ئێکەرێ بزارم چ ئێکەرم ئاشکمە ئێکەوە دکتۆر هار بووینە بەڕاستی پێ بێم معاشە لەوڕۆیەوەدا و چەندە پەرلەمانەکی دراتە بتێ 80 وەرەقە دکتۆر خۆپێشاندانەکە لە سلێمانی و لە جەلەلۆ و زانەچێدە دکتۆری نەخۆش بەڕێناکە دکتۆر لەواکەی بابم معاش هەندێندا پەرلەمانەکی دا کاکە بنەمارە پێ بکە معاش دەداتێ بەڕێتە با زیادت لۆ بە هەمووش لۆ بە بنەمارە پێ بکە بەڵێ کاکێ بەڵێ کاکێ سەنگەر سوپاس بۆ سەرنجی تۆش بێگومانەوە خەڵک پەیوەندیەکە ئێمە تەلەفۆن لەسەر هیچ کەسێکیش نابڕین خەڵک تەلەفۆنەکە و سەرنجی خۆیانە گەلێک جار لە ڕووی تەکنیکە ئێمە ناتوانین سایتەرە لەسەرکەین قسەی ئێمەش نارین هیچ کەسێک قسەی تەشی بکە گەشتی وایە بێکسە تەلەفۆنەکە بڕین دڵنیا بە بێگومان بنەماڵی بەرزی بارزانیشەوەی بنەماڵێکیش کورتپەروەر و شوڕەشگێرە و بنەماڵێکی ئێستا کایە دەساڵات ئەساسیەکان بەدەستیەوەیە ئەگەراویش نەبێ کەسێکی دیکەش بێگومە خەڵک گلەی لە دەساڵاتەکە بە هەرچوونێک بێ دووبارەکەی نەوادارین تەشیر لەسەر هیچ سەرنجێکی بەڕێستانتان نەبێ دوای سامال لە شاری سلێمانی بەڵێ کای سامال ئەم کاتتان باش هەموو کاتێکیت زۆر سپاس لە کاتم ناژێمەوەندامێ لەسەر وەزعی گەنج قسە بکەم لە وڵاتە بەڕاستی ئەوەی بەشکراوە و ئەوەی کە ژیانی نییە لە وڵاتە ئەوە گەنجە ئەگەر لێقەت پێی ئەگەر سیر پێی دامەزراندنەکان ئەمڕۆ لە کوردستانە 7,000 کەس دامەزێ منە پرسم ئەوەی دەرچووی چەند ساڵە چەندە تا ئێستا دانەمەزراوە و دەرچووی ئەم ساڵەکە چەندە باشە من ئەوە ئەپرسم من وا داژمەزان بە 500,000 دینار توانای ئەوم هەیە خانوو بڕم توانای ئەوم هەیە زەواج بکەم توانای ئەوم هەیە کۆمەڵێک پێداویستی ژیانی ڕۆژانی خۆم پێدەزێ بکەم ئەگەر داژەمەزرەی نزیک ماڵەکی خۆ دانامەزرەی بێگومانم لە شوێنێکی دوور هەر بەشی ئەوە ناکە موچەکەت بەشی ئەوە ناکە هەر بە سیارە پێ بڕۆیتەوە بۆ ماڵەوە یاخود بەشی کارتی مۆبایل و کۆمەڵە پێداویستی ناکە منە پرسم ئایا بەرپرسەکانی ئەم وڵاتە و خێزانەکانی ئەوان کوڕەکانی ئەوان هاوشێوەی ژیان گەنجی ئاسایی لە وڵاتە ژین ئەپرسم کوڕە بەرپرسەکان ئەو سیارە جوانانە دەچووەوە هاتوون دەپرسم ئەوانی کە دوێنێ لە شاغ بوون ساحێبی تەنها کلاشینکۆڤێکش نەبوون ئێستا ئەمڕۆ بەدەیان ڤێلا و بە چەندەها ئۆتێل و بە چەندەها کۆمپانیان هەیە ئەمە لەکوێوە هاتووە بەڵێ کایەک سامال ئێمەش هیوادارین بەرسوی پرسیاری تو ئەوانەیە کە تۆ ئاڕاستەیان کرد هەمویان بەرسویان هەبێ وەکو توالێ ئەوانە لە چێ بوون لە چێ هەبوون بەڵێ دوایم ناوبەرە بەرزان لەسەر تەوارێ ڤەکیریان بەڵێ بەرزان دووبارە سەڵاف لەسەر تۆرێ کومەڵاتی پیجێن ئارتی گەلێ کومنت هاتنە نێچیر زاخۆی دنویسە داوای ئەوە ئەس داخوازێژە بازرگانان دەکەم و کەلوپەلان ڕەمەزانێدان کو دەبێم ها پیرۆزدا گران نەکەن هەروەها کۆژێن ماد ئەڵێ
تاکەی ئەم حکوومەتە تاکەی بیر لەوە ناکاتەوە ئیش بوو گەنج بدوزێتەوە هەروەها دایکی پەری ئەڵێ هیوامایە حکوومەت لە ڕێگەی بەرنامەی بەڕێستانەوە گێبیستی داواکاری هاوڵاتیان بێت و لەم مانگە پیرۆزەدا کاژمێرەکانی کارەبا زیاد بکە بڕوا هژرانی ئاڵێ خۆزگیا و خۆ پیشاندانەی لە باکووری کوردستان ئەنجامدا زیاتر بوو مەسەلا قەومیەکان بەیانێک بوو تاکە شخصێک چونکە گەورەکردنی تای کاریزما دروستەکە ئەمەش لەگەل بنچینەکانی دەموکراسی یەک ناگیرێوەکو خۆی ئەڵێ لەسەر تەوەری کراوە بە بزانین کاکەیوب لە شاری سلێمانی سەرنجی چییە؟ بەڵێ کاکار ئەم کاتۆ باش هەموو کاتێکت دەخۆشی بە بەرنامەکە زۆر سپاس زۆر سپاس بەڵام کاکار منە مێ شتێک بکەیت تکازلی ئەەکەم وەسیری کار پەیوەندی پێوە بکەیت يعني أنت كم كنت كاجي بلا نشتي كم بويا مكاكا كادلي كم بويا كا بالواد زي سنة زام هميدا بس والله ما عندي بينصان زاري أول ما قليم هي أول يوم هي باشا معقولة إيه لما لك ينصن فريم بينش بيانيك معاشينية يعني لبر خازي خوا وزيري كاريتا التلفزيون الله من وام كدوام كد بويا هيك مشيكتان يا أو نفوس زوران كاكا بالوا قناعتي بآوارية يعني قرايبنا توكاكا من حاصرين بباوتو هم بوكا كان بويا ما ينمت التلفزيون كتان باوكم كمان داما تشني سياسي شبوه لا آواري قراوي إيراني والله بدي الله يجينا شيء معاش معنيه من خل شو ما بتاعين الله كتو ما يزح حتى وشجع شادي شيء سرتايتي إيه باش بتشم شيفكم باش بوقيناك سينا ودي وش سرتاي تسعة خلندية تادوي متوصلش مخلندوها يعني تادوي ثانوي إذا لقاك ولا تتعين نبي إيه باش قيناك كيما قريبك مثلا معنا معقولة من هم عندك كنصار زادنا كري خانو بين لم لا تبي عليها كذا الله سيد أم لم لا ترفداري بريطانيا أم لا ترفداري طالبانية يكي كيشوف يما قربة هيك ما بونية من أوليان شهرين ولم شهر شاذين من كأولين بباقي سبوا كم حاسبيشم والله ما بينها تشتبوا بينهم شن صار كأولي إيران بين رغم كمان داما هيك تكمانية بالك كايو زانو بس كذا كم كمان أولين تكلي كم موقف لأن وزيري كاربين ولا كاك أوانا تشيف كم بالك كايو ئەو ڕەوشەی تۆڵی لە سلێمانیەوە بەو نەخۆشەشتان هەیە و بەو نفوسە زۆرە یەک دینار داهاتی ڕسمیتانە لە حکوومەت یاریمی کوردستان وەزیرینە من بە باوجۆ تەواکم نەخۆشی دیشکانیە دایک نەخۆشی دیشکانیە باشە ئێمە خۆشگوێکی مەسلمانە ڕازەکە ماڵی هەر کەس نەفەری تاعینە ئێ باشە بە ماڵی پێنج لە دەستیان دێ با جوانی تر پێ بۆکوی ئێمە باشە قەیناکە بۆ یان نەڵێتە لە تەلەبی ماحات و زانکۆ وەڵی لەگەڵ ڕێز حرمەتم لەگەڵ ڕێز حرمەتم بۆ مامۆستاکان و تەلەبەکان لەم ڕۆژەیە زۆرەیان بە خۆپیان بە واسطە دەرەچن بەڵێ کاکەیۆ هیوادارین سەرنجی تۆ بوو لای نەپەیوەندیدارەکان گەشت بێت سپاس بۆ سەرنجی تۆشمانت لە هەولێرەوە بەڵێ کاکی هۆشمەند عەلەیکوم ئەسسەلام کاریوانە باش باشتر بۆ تۆ هەیکە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆیە باشتر خزمەت بکەین وڵی کاکە کار لە دوێنێەوە ئەو نامەی پرسەنامەی کە سەرۆل تاڵەبانی نردوێتی بۆ زاواکەی بەشار ئەسەد بەڕاستی خەڵکی نیگەران کردووە یعنی چی ئیجابەکە تۆ لە ناو سەرکردەیەکە بە تایبەتی کە کوردبی جگە لەوەی وڵاتانی دراوسێ و وڵاتانی عەرەبی وڵاتانی جیهانیش شتیوان نەکراوە نەنەراوە ینی خێرە تۆ سەرکردەیەکی کوردی ئێمە لە باسیەوەی هەومان کۆ ببینەوانێ ئەمە دەرفەتێک کە ڕووی داوە لە ناوچەکەدا بە مروری زەمن شتیوان ڕووی نەداوە بۆ کورد هەلی وان ڕێ نەکەوتەوە بۆ کورد یانی تۆ بۆچی خەڵکی خۆت و دەور و پشتەکەشت نیگەران دەکەی بە نامەیەکیوە وەڵام من هیوادارم سەرکردایەتی یەکێتی ڕوونکردنەوەیەکمان باتێ لەسەرەوە یعنی ئەم نامەیە شەخسیە یان ئەم نامەیە وەکو سەرۆ کۆمارێکە یعنی با بزانی لەمە چۆن چۆنیە یعنی چی ئیجابەکە تۆ پرسەنامە بنێری بۆ کابرایە کە تا گیانی تیا بۆ کوردی کوشتووە تا گیانی تیا بۆ دژایەتی کوردی کردووە لە 50 ساڵی ڕابردوودا بەڵێ کاکی هۆشمان هیوادارین سەرنجی تۆش بڵێ کاگە کارتێبینێکشم بێ بۆ ئەو کاگ ئەیوب بەڵێ ئەگەر ئیجازەم بدەیت یعنی ئەو برادەرە دەڵێ ئەمە 11 کەسین لە ماڵێکدا هیچ ماموچەخۆرین باشە خەڵکێک بەڵێ یعنی خەڵکێک نەیەوێت پۆلیسی بکە خەڵکێ نەوێت لە ڕێی پۆلیسی و خزمەتی وڵاتی بکە یەکێ نەوێت لە ڕێی پێشمەرگایەتی و خزمەتی وڵاتی بکە یەکێ نەوێت لە ڕێی خزمەتگوزاری سەر شەقامەکانە خزمەتی وڵاتی بکە کاکە هەر موچەخۆر نابێت یعنی ئێمە هەمانەیە وەکو ڕەچەت دەم بکەینەوە هەنجیرەکە بکەوێتە دەممانەوە لەولاشەوە باشە بۆیتە سەرجادە ئەڕژەیتە سەرجادە لە دام و دەستگاکانی وڵاتەکەت دەدەیت بەڵام ئامادە نییە خزمەتی بکەیت یعنی بەڕاستی عیبە کۆمەڵە شت هەیە ئەو خەڵکە باسی دەکا ئێ با بە حکومەتێکە حکومەت هەر بەڵێ کای کوشمانت وڵاتێکی 30 ساڵ وێرانە ئێوە کاشم هەنجیرەکە بکەیتە دەمێ وڵێن وەرە پارە وەرگرە بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستانی شالگۆرد هەر لە شاری هەولێرەوە دەمێتە باش
هەموو دەمێنتە کاک هەلگۆر کەرەمکە باش کۆکە کار ئەس باشم گەلەی سوپاس دەست و چێ بووی تەوەرکەین زۆر سوپاس کۆکە هەکۆر ئەس دێت شرکێت بوتە پێشم تەخو وەکیلێمە بۆ چۆرتەوە باشە دیموکراسی ئەم هەمە حەسکەن دیموکراسی بەس ئەگەر تو دیموکراتیە کۆرنێ تۆن کۆرنەینی تووشی مشکلە بێ دیموکراتیەدا ئەوە یەک پشتیزی برادێکی سلێمانی تەلەفۆن کرد دەستخۆشن مۆلیکی کرد بوو مەسەڵە نەفتێ باشە ئەگەر وایە بەرژەمان تێبێژن ئەو نەفتەت بەرژەمان جەمە تێدانیا خۆ بەرژەمان دۆ کەس و کۆری منە تێدەوە قەبیلە منە تێدەوە عەشیرەتە منە تێدەوە خزم و کەسێ منە تێدەوە ئەو چ کەسێک بوو چ زەمیرە بوو چ وجدانێک بوو دەستخۆشن مۆلیکی کردی وەنەوەیە ئەم پشتینگێ ئەم مەسەڵە بناماڵە کۆکە پیشی نوکە عینە پیشی دسته تلفونه که برادرێکی گوت خوی و کلشینکو با خوب بون نوکە ئەو روز دهات و سامان خرید دست دا و خوی و صاحب کلشینکو با خوب بو بس ئەو صاحب زمانی خوب بو پیشی نوکە پیشی ساڵاتێ صاحب زمانی خوب بو ئەو شاه کردی با خویتن حتی ئەو بیشتن پێشمەرگە فلان کەس بنەماڵە بەس تەنها خدای کلشینکو با خوب بو ئەو خدای زمانی خوب بو از بوی بجم او خدا زمان خوب او شکر دی باوی بله کای کرد تو خوب بجم اگه تو دیموکراسی نذاریم کار بینی کارت وقت در ریاضت کارت ناید سریتا تو دیموکراسی نذاریم کار بینی بله کای کرد گرت سپاس بگمان ناوی سرنجا خو گوت جی برسفدات جی سرنجا خو گوت گله سپاس بو سرنجا تجی کی ایوار باشه فاطمه لشاری سلیمانی فاطمه خان فرمو الو کاگا کار بله زۆر سپاسی تۆ هەموو کارمەندانەکەم بەڕاستی هیلاکێکی زۆر ئەچێژن بۆ جوابانەوەی هەموو پرس و ڕایکی هاوڵاتیان هەر لەبارەی کە شتێکەوە بێ کاگاکار ئەتوانم چەند خاڵێک بە تۆی بەڕێز بێنم فەرموو کاگاکارگیان یەکەم شت داواکارم لە پەرلەمانی کوردستان لە بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پیاچوونەوەیەک بچنەوە بەو دام و دەستگا و وەزارەتانەی کە دەرماڵەیان نییە یا خود معاشیان کەمە یا بە هەر شتێوەیەک بێ بۆ ئەوەی هیچ دائیرەیەک یا هیچ وەزارەتێک نەڕژێنە سەرجادە و مان نەگرن چونکە ئیشوکاری هاوڵاتیان بەڕاستی ئەوەستێ یعنی بۆ بە چاولێکەری هەر وەزارەتی تەماشاکەی وەستاوە و مانی گرتۆ دەرماڵم بۆ بکۆ ئەمەم بۆ بکۆ ئەو بۆ بکە ئەمە هیچ کارێکی زۆر جوان نییە بۆ فەرمانبەرانی دائیرەکان داوا ئەەکەم لە هەمویان کە هیوادارم پەرلەمان پیاچوونەوەی بکا بۆ هیچ دائیرەمان نەگری و ئیشی هاوڵاتیانیش نەوەستێ ئەمە یەک داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسۆسخان دابنێ بۆ ئەو گەڕەکە هەژارانەی کە ماڵی وا هەیە نان نییە بیخواز زۆر داماوە زۆر احتیاجە بەڕاستیەکەی ئەم مانگی ڕەمەزانە بکاتە خێر و خۆشیەک بۆ ئەو خەڵکە ئاسۆسخان کە بگەڕێ بە ماڵانە بزانە کام ماڵی هەژار نشینە کامەی داماوە کە موچەیەکی بۆ بڕێتەوە یاخود پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکات بۆ ئەم مانگی ڕەمەزانە ئەمە دوو هەمیش داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لژنەیەک پەیدا بکەوە بخاتە بازاڕەوانی بەڕاستی گران نییە یعنی موچەی معاشخۆرەکان بەشمان ناکات کە ئێمە ڕۆژەی ڕەمەزان ئەچینە بازار شت ئەکرین ئێواران خۆ دەزانی کە بە ڕۆژوو بووی هەموو شتێ حەزی لێەکەی هیوادارم حکوومەت ئاورێک لە هەموو فەرمان بەدان باتەوە بەڵێ فاتمە خان هیوادارین ئەو هەموو پرسی تو با و هەموو لایەنە پەیوەنددارەکان گەیشت بێت سپاس بە سەرنجی تو علی لای کێلارەوە ئەم کاتت باش باشتر کاکەلی فەرموو بژی کاکە من پرسیارێک و تێبینیەکەمە ئەگەر زەحمەت نییە لە خزمەت داین سپاس دەکەم سەبارەت بەوانەی کە لە ئەوروپاوە دیپۆرتەکرێنەوە کاکە بەڕێزم من ئەمەوێ بپرسم تاوەکو کەی حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستانی هەرێمی کوردستان لایەک لەو کەسانە ناکەنەوە کە لە ئەوروپا یان بە زۆر یان خۆیان گەڕاونەتەوە یان بە زۆر دیپۆر کراونەتەوە یان خۆیان گەڕەوە هەتاکو کەی حکوومەتی هەرێم لایەک لەو کەسانە ناکاتەوە ئەو کەسانەی کە گەڕاونەتەوە وەکو ئەگەر یارمەتیم بدەیت یەک دوو دقەیەک بدەیتێ زۆر سپاس دەکەم کاتمان بەرەو کۆتای ئەڕواکە بە کورتی بەڵێ بەڵێ ئەو کەسانەی کە گەڕاونەتەوە بە زۆربیان تەمەنیان هەیە نە لە دایرەکانی حکوومەتە تعینەکرێن لەبەرەوەی تەمەنیان هەیە نە شەهادەیەکی وایش هەیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات و تەلەڤیزۆنی نالیا بە زووترین کات لێکۆڵینەوەیەک یان کارێک بکەن بۆ کەسانەی کە لە ئەوروپا گەڕاونەتەوە چونکە من زۆر خەڵکە ناسم
ژیانیان زۆر ناخۆشە هیچ کارێکیان نییە هیچ شتێکیان تا ئێستا بۆ نەکراوە تێبینەکەمشەوەیە من نازانم هیچ هەواڵێکم نەبیستوە دەربارەوەی کە سەرۆک مامجەلال نامی بۆ بەشار ئەسەد ناردێ ئەگەر ناردبێتی ئەمە زۆر زۆر شەرمە زۆر سپاس خواهابی بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش وشیار لە چوار قورنا ئەو کاتە باش هەموو کاتێکێت زۆر سپاس کاکێ ناوی جەناب سەر بیرمە من ناوم هەکارە لە خزمەتدا کاکە بۆ یەکەمین جارە پەیوەندی یەکەم یارە تەوەرەکەتان تەوەرێکی کراوەیە خۆشیتان دەیەکەم بەڕاستی تاگە کەناڵن ئێوە کە لە خزمەتی ئەو میلەتە هەموو ئێواران ڕۆژۆ لەسەر بابەکە دیارە ئەو کە کراوەیە مەسەلە لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دەسەڵات ئەوەی هەم ئۆپۆزیسیۆن لە هەموو شتێکی دەسەڵات ناڕازیە بەڵام باش ئەوە دامانە ئۆپۆزیسیۆن لە هەموو شتێکی دەسەڵات ناڕازی ئەی دوو ئەوان لە هەموو شتێکی ئۆپۆزیسیۆن ناڕازی دوو ئۆپۆزیسیۆن دوو ئەندام پەرلەمانی بستنەوەی جۆران داوا شقیان کرد شخصی جنابی گازۆشیوان من بەومانای لە کەلایانگیریەوە من بەڵام شخصی جنابی گازۆشیوان وتی ئەگەر داوای جێبەجێ لەو 5,000 نەکرد کاتی نەزادە دەنجام بۆ داون لە ئێمە هینە مەتشمان بە کەس نییە لەسەر دەمی شاخەواتە ئێستا نە پارە خۆش بیستووە نە خەڵکی پارە پەرستشی خۆش بیستووە سێ بەنسبەت مەسەلەی ئەوەی کە جەنابی مامجەلال دروستکردنامەی ئاراستەی بەشار ئەسەدی دیکتاتۆر کردووە بەسەلامەکەی جەنابی مامجەلال لە سیوێکی ئاب خراپتر نییە بەسەلامەکەی جەنابی مامجەلال لە سیوێکی ئاب خراپتر نییە ئەو خەڵکەی کە تەلەفۆنە کابرایان لە شەقڵاوە پەیوەندیەکە ئەڵێ بلە ماڵەوای بۆ کردو بلە ماڵەوای بۆ بلە ماڵەوەی کردومە کاتە خوێنڕێشتنی خۆمی تەسەحیەدانی ئەو ملەتە ئەو بووین بۆ کوردستان قۆڕە کراوە سەب لە ماڵە تا بۆ کراوە سەب لە ماڵە بەڵێ کاک وشار لە چوارخۆرنە سپاس بۆ سەرنجی تۆش عەبدوڵڵا لە هەڵەبجە دوا پەیوەندی کاک عەبدوڵڵای کرد بە کورتی فەرموو السلام عليكم. عليكم السلام. برای بەڕێزم سەرەتا پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزان لە تۆی بەڕێز و هەموو مسلمانانی کوردستان و هەموو مسلمانان جیهانەکەم. هیوادارم ئێمە هەموو وەکو برای یەک هەڵسوکەوت بکەین چ بە سەرکردە و دەسەڵاتدارمان هەتا فەقیر و هەژار و حەماڵ و کرێکارەکانمان. ئێمە بەڕاستی ئێمە هەمومان خۆمان بە مسلمان ئەزانین هەمومان خۆمان بە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەزانین ئەگەر بمانەوێت خۆشەویستی خوا بەدەست بێنین بۆیە داوا لە هەموو سەرکردە و دەسەڵاتدار و لە شتاقەکانەکەم بەزەییان بێتەوە بۆ ئەوانەی کەوا نەخۆش و داما و دەستکورد بەڵێ کاک عەبدوڵڵا دای لەبوری نەکەین کاتمان زۆر کەمەوە دانا سلێمان ئەڵێ داواکارم سەرکردایەتی سیاسی کوردستان ژیرانە مامەڵە لەگەڵ دۆخە سیاسیەکاندا بکە و داهاتەکانی کوردستان ئاشکرا بکە واز لە سیاسەتی تاریکاندن بهێنێ بەڵێ جاند ناڤاوی بەرنامەیدا بێگومان سەرنج و نەرینێن گەلێک جودا هەبوون و دووبارە پێلکردنا هاتنا مەها ڕەمەزانە پیرۆز بە ئەلتەفاالەیەکی دیکە هیویدارین ئەفمە بیتە جهێ خێر و خۆشیە سەرگەلێ کورد و بۆ کوردستان ئەمە خۆشی و تەباهی و یەکرێزیا گەل بینە هەیە سبەی تەوەرەکی گەرم لەسەر ڕەوشێکی گەرم بێگومانم بە هەڤڕابین هەر شاد و بەختەوەر بن ئێوار باش